لەسەرم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم لە بەغداوە بەڕێز ئامانج هەرکی ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عراق. بەڕێز ئامانج سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئاڵۆزیەکانی پەرلەمانی عراق بۆ دواخستنی دانیشتەکانی و بڕیاردان لەسەر یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمانی عراق بۆچی بەم ئاستە گەیشت؟ ئایا ئەم ناکۆکیانە و دەقوڵن لە نێوان سونەکان؟ زۆر سوپاس. بەڵێ ناکۆکیەکان گەشتونە ڕادەیە کە ئەوەی دوێنێ بینیمان گەشتە ڕادەی شەرکردن لە ناهۆڵی پەرلەمان لە دوو بەرەی ئەساسی سونەدا کە هەر یەکەیان دەڵێتن پۆستی سەرۆکی پەرلەمان حەقی ئێمەیە و دەبێ بۆ ئێمە بێتن. ئەوەی دوێنێ شاهدی بووین لە ناوهۆڵی پەرلەمانە هەموو شتێک بە شێوەیەکی یاسایی بڕێوە چوو. خۆلی سێیەم تەواویاندان پەرلەمانەکان لە ناو هۆڵ بوون تقریبان نزیکەی 174 ئەندام پەرلەمان مەوجود بوون کە ئەوەش نیسابێکی کامل بوو بۆ ئەوەی کە خۆلی سێوەم بەڕێوە بچێتن. بەڵام لە کۆتاییدا پارتی تەقەدوم هاتە ژوورەوە و بە هەموو شێوەیەکە هەوڵیدا کە گژی بێختە ناهۆڵی پەرلەمان و ئەو جەلسەیە تێک بداتن. ئەوە بوو لە کۆتاییدا شەڕ لە ناو دوو بەرەی پارتی سونە دروست بوو، ئەمنی پەرلەمان داخلی ناو جەلسە بوو، شتەکە بە شێوەیەکی زۆر قۆڵ ئالۆز بوو. باشە، ئەوەی کە پارتی تەقەدوم داوای دەکات بە هەمواری و یاسایە لە نێو پەرلەمانی عراقەوە بۆی کە یەکلایی بکرێتەوەی تر دوایەوەی کە دوو بربژێر نەیانتوانی دەنگی پێویست بەدەست بێنن لە گەڕی دووەم چی بکرێت؟ ئایا مە جێبەجێ دەکرێت یا پێویستی بەڕێکەوتنی سیاسیە یا لە کۆتاییدا دادگای باڵای فدراڵی بڕیارە لەسەر یەکلاکردنەوەی ئەم بابەتە دەدات؟ کامە بژاردە بەردەستە؟ ئەو سناریۆنانەی کە ئێستا لەبەر دەمماندان وەکو پەرلەمان بە شێوەیەکی عام وەکو سونەش بە تایبەتی سێ ڕێکار هەیە. یانەوەیە ئەو بربژێرانەی کە چوونەتە خولی سێیەم تەرشیحی خۆیان سەحب دەکەنەوە تاکو پەرلەمان دەنگ لەسەوەی بدا بابی تەرشیح سەر لە نوێ بکرێتەوە، یانەوەیە محکەمەی ئیتیحادی دەبێت تاان لەو دانیشتە بداتن و ڕێخۆشکێریەکیان قەرارێک دەربکە تاکو دەرگەی تەرشیح سەر لە نوێ بکرێتەوە، یانیش ئەوەیە قوا سیاسیەکان بە شێوەیەکی عام اتفاق دەکەن تاکو پەیڕۆوی ناوخۆیی بگۆڕدرێتن. لەم سێ سەناریۆ زیاتر هیچ ڕێگایەکی ترمان لە پێش نییە و هیچ شتێتریش نابێتن. باشە، ئەگەر یەکێک لەم سێ سناریۆ کە بەڕێزیشت ئاماژەت پێکرد جێبەجێ بکرێت، ئیتر ناکۆکیەکانی سونەکان کۆتایی پێدێت، ئەوانەی کە پاڵپشتی مەشەدانی و ئەوانشی پاڵپشتی ئیساوی دەکەن ڕازی دەبن بەم ئەنجامانەی کە لە کۆتاییدا سەرۆکی پەرلەمانی پێ دەست نیشان بکرێت؟ دەبێت کوتلە سیاسیەکان اتفاق بکەن. ئەگەر بێت و ئەم جارە کوتلە سیاسیەکان اتفاقی کاملیان کرد و ئەو اتفاقە هاتە ناوهۆڵی پەرلەمانەوە دەنگی لەسەردرا، ئەو جارە وەلەو باوەڕەدام کە شیعەکان بەرامبەری سونەکان ڕادەوەستنەوە بۆ ئەوەی کە هیچ مەشاکلی تر دروست نەبێتن و بۆ ئەوەی کە پەرلەمان بەبێ سەرۆک نەمینێتەوە. ئەوەش کات پیشان دەدا ئایا پارتی تەقەدوم بە تایبەتی قبول دەکا یان قبول ناکە. بەس ئیتر ئەگە یەک لەو سێناریۆنانش بکرێتن هیچ هەنجەتێکیان نامینێتن بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیە بە ئاسایی بەڕێوە نەچێتن. باشە، ئەوەی کە بینیمان ئاڵۆزیەکانی نێوهۆڵی پەرلەمان و ناکۆکی سونەکان، ئایا کاریگەری لەسەر بابەتە ناوخۆیەکانی عراق بەگشتی دەبێت هیچ ئاماژەیەک بۆ کاریگەری دەرەکی لەسەر دانیشتنەکەی کۆتا دانیشتنی پەرلەمانی عراق سەبارەت بە یەکلاکردنەوەی ئەم پۆستە هەبوو؟ هەڵوێستی لایەنە کوردیەکان لەم بارەوە چۆن؟ بە شێوەیەکی ئام لایەنە کوردیەکان بە تەواوی خۆیان بێلایەن کردبوو لەو پرۆسەیە. بەردەوامبوونی پەرلەمان بەم شێوەیە لە ناحەیەکە زۆر باش دەبێت بۆ ئەو قانونانەی کە کوتلەکانی تر دەیانەوێ بەڕێوە ببن، لە ناحەیەکیشەوە لە منفعەتی سونەکاندا نییە کە بەو شێوە بڕێ بچێت، چونکە ئەو قانونانەی کە ئەو یاسانەی کە سونەکان دەیانەوێ تێی بپەڕێنن ئەگەر بێت و ثقلیان لە ناو پەرلەمان نەبێتن باوەڕ ناکەم جهەتە شیعەکان بە هیچ شێوەیەک ڕێگا بدەن بۆ ئەو قانونەی بڕێ بچێتن. ناوخۆیی طبعا یعنی تەسیرێکی خۆی دەبێتن لە مستەوای ئەدای پەرلەمان، لە مستەوای سەروەری پەرلەمان، لە مستەوای سەروەری پەرلەمانتاریش تاکو بتوانێت ڕۆلی خۆی وەکو تەشریعی و ڕقابی بەڕێوە بکاتن، چونکە ئەوە دەبێتە دەلالەتی
لاوازبوونی تاکی پەرلەمانتاریش بەرامبەر بە حکوومەتی تەنفیزی و بەرامبەر بە داوایرەکانی تر ئەو بەردەوامبوونەوە کاریگەری دەرەکی لەسەر دەبێتن بەس نەبە و مستەوایی کە ئێستا هەیە چکە ئێستا شتەکان بە شێوەیەکی عام بەڕێوە دەچن و هیچ ئیشکالێک نییە ئیتر دەمینێتەوە سەر و اتفاقی ناو هەردوو لایەنە سونیەکان ئەگەر بێت و بیانەوەی ئەو پۆستە پڕ بکەنەوەیاننا باشە لە کاتێکدا کە چاوەڕێ دەکرا کاندیدەکەی پارتی تەقەدوم کە مەشەدانی بوو پاڵپشتی تاری تەنسیقی و هاوکات نوری مالکیشی لە پشت بوو دەنگی پێویست بەدەستپێنێت بەڵام ئیساوی بە ژمارە دەنگی زۆر پێش کاندیدەکەی حیزبی تەقەدوم کەوت بۆچی ئەمە ڕوویدا پێتان وایە ئایا هۆکارێکە ببووی کە ئەم دانیشتنە ڕابگیرێت بۆ کاتێکی دیکە تا ڕێککەوتنێک دەکرێت یا سناریۆکی لە پشتەوە بوو ئەوەی کە ظاهرە حاسسەیەک یعنی منافسەیەک مابینی پارتی تەقەدوم بە تایبەتی محەممەد حەلبوسی هەیە لەگەر جانبەکانی تری سونی کە ناوێ سوقلی خۆی لە پەرلەمان لە دەست بدا بۆیە بە هەموو شێوەیەک محاوڵە دەکاتن کە ئەو کاندیدەی دەردەچێتن بۆ پۆستە سەرۆکی پەرلەمان لەلایەن ئەوەوە بێتن ئەگەر بێت و سالم عیساوی هەڵبژێردایە دوێنێ دەگەیشتە مووقفێک کە وەکو دەڵێن وەرزێکی نوێ بۆ پەرلەمانی عێراق دروست دەبوو حقیقەتیش دوێنێ قسەیەکی زۆر هەبوو لەسەوەی کە ئەگەر بێت و محمود مەشەدانی پەرلەمان بگرێتە دەست لەوانەیە بە زووترین کات انتخابات بکرێفە ئەندام پەرلەمانە مستەقلەکان و سربەخۆیەکان بە شێوەیەکی عام و زۆرینە ئەندام پەرلەمانەکانی تریش ئەو فکرەی انتخاباتی بەکریان زۆر بەلا پەسەند نییە بۆیە زۆرینەیان سوقلیاندا سەرەوەی کە سەرۆکێکی نوێ خوێنێکی نوێ یان جوهدێکی نوێ بۆ پەرلەمان بێنەوە وەکو سالم عیساوی ئەوە یەک لە ئەسبابەکانی کە دوێنێ تەداولی پێدەکرا لە ناو پەرلەمانتارەکان زۆر باش بەڕێز ئامانج هەرکی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان